سڵاو بینەرانی و بیسەرانی ئازیز، من شەنگ لە زنجیرەیەکی نوێی پرۆگرامەکەوانە گەڕامۆلاتەن. بابەتی ئەمڕۆمان دەربارەی زەبری دەرونی یاخود سەدمەیە بە میوانداری دکتۆرە نەشمیل ڕەسوول، پزیشکی پسپۆری دەرونی. زۆر بەخێر دکتۆرەگیان. خۆشحاڵم شەنگ خان کە ئەمڕۆ میوانی جەنابتانم. زۆر سپاس دکتۆرەگیان. زۆر کات ئەویستین کە یەکێک ئەڵێ تووشی سەدمە بوومە یاخود تووشی ترۆما بوومە. بە کورتی سەدمە چییە؟ ئەگەر بە دوو شێواز بۆت باس ئەەکەم. یەکەمیان ئەوەیە کە ئێمە لە مانوەڵی دەستنیشانکردن و ئاماری نەخۆشیە دەرونیەکان کە مانوەڵێکی ئەمریکیە و چەند ساڵ جارێک ئەپدەیت دەکرێتەوانێ کە پێناسەی سەدمەکە. سەدمە لێرەوە لەم بەپێی ئەم مانوەڵە کە سەدمەی گەورەیە ئەوەیە کاتێک کە ئێمە خۆمان ڕوبەڕووی حاڵەتێکە بینەوە سەباسی حاڵەتەکان ئەەکەم، یان شاید حاڵی حاڵەتێکی واهین یان لە کەسێکی نزیکمان ڕوویاوە، کەسێکی خۆشەویستمان خزممان هاوڕەیەکی نزیکمان ڕوویاوە. ڕوودانەکان چین؟ نزیک بوونەوە لە مەرگ، واتە ئەەکەینە ڕووداوێکەوە کە هەست ئەەکەین ئێستا ئەمرین یان لەوانەیە بمرینتیایە، یان ئازارێکی شێوانێکی جەستەیی گەورەمان توش ئەبێت، یان دەستدرێژێکی سێکسی ئەکرێتە سەرمان، یان هەڕەشەی ئەم شتانە ڕوو ئەدات. ئەمە سەدمەیە، ئەمە ترۆمای گەورەیە کە لەوانەیە مرۆڤەکان تووشی کاردانەوەی زۆر توند بکات. بەڵام بە شێوەیەکی گشتی لە ئیشکردن لە بواری دەرونیە ناکرێ بڵێن ئیلا ئەبێ ئەم شتانە ڕووی یابێت بۆیە کەسەکە هەست بە سەدمە بکات. بەڵام ئەکرێت جۆری ترمان هەیە لە سەدمە، جۆری ترمان هەیە لە ترۆما کە بە ئینگلیزی ئەڵەن کەپیتەڵ تی ترۆما و سمۆڵ تی ترۆما. بۆچی ئەمە باسکراوە؟ بۆچی لە بواری دەرونیە ئەم بەشانە باسکراوە؟ لەبەرەوەی هەندێک شت هەیە بە مەفهومی جەماعی، بە مەفهومی گشتگیر ئەم شتە مانایەکی قورسی هەیە بۆ هەموو مرۆڤەکان. بەڵام ئەکرێ من تۆ هەر تاکێکی تر ئەزمونێک بکەین کە ئەزمونونەکە لەوانەیە بەو شێوەیە قرس نەبێ کاتێ کە بۆ یەکتری باس ئەەکەین. بەڵام کاریگەری زۆری هەیە لە سەرمان بۆ لە بەرۆی ئێمەی مرۆڤ بەو شێوازەی کە دەماغمان کە کۆئەندامی نێڤە سیستەم کە کۆئەندامی دەماریمان شتەکان چۆن وەرئەگرێت، چۆن کاردانەوە ئەەکەین، قورسایی ئەو شتە چۆنە لە لامان. ئەمەش بە هەمان شێوە لەوانەیە وەکو ترۆمایەک وەکو زەبرێک کاریگەری هەبێ لە سەرمان. جۆرێکی تری سێهەم هەیە، ئەمەشت با بۆ باسکەم چونکە ئەمە لەوانەیە گرنگی لە دوانەکەی تر زیاتر بێ لە ژیانی ڕۆژانەمانە کە پێی ئەوترێت کۆمیولەتیڤ ترۆما. کۆمیولەتیڤ ترۆما ئەو ترۆمایانەیە ئەو زەبرانەیە کە کۆ ئەبێتەوە، واتە شتی وردەی ڕۆژانەیە، شتی بچووکی ڕۆژانەیە کە ڕوبەڕوومان نەبێتەوە، قورسایەکی هەیە، قورسایەکەی کەم تا زۆرە، بەڵام کەشتی لەو بابەتە یا هەمان شت دووبارە ئەبێتەوە چەند جار لە ژیانمانە، ئەلێرەدا کاریگەری لەسەر خۆمان و جەستە و دەروونمان ئەبێت. دکتۆرە بەشێکی گشتی هۆکارەکانی زەبری دەرونی چییە؟ هۆکارەکانی زەبری دەرونی بە شێوەیەکی گشتی ئەکرێت سروشتی بێت، ئەکرێت بە دەستی مرۆڤ بێت، ئەکرێت شتێک بێ یەک جار ڕووبات کتوپڕ بێت، ئەکرێت شتێکی بەردەوام یا زۆر دووبارە بێت. بۆ نمونە ئەوەی کە هۆکارەکان کە ئەڵین هۆکاری زەبر چییە؟ بۆ نمونە کارەساتێکی ئۆتۆمبیلی گەورە کە لەوانەیە خەڵکتایە بمرێت، کە لەوانەیە خەڵکتایە بە خراپی برینار بێ، ئەمە ترۆمایەکی گەورەیە، زەبرێکی گەورەیە. کارەساتێکی سروشتی گەورە، ئەم بۆ مەلەرزەی کە لەم دواییە ڕوویە لە ناوچەیەکانی کوردستانی باکوور، ئەمە زەبرێکی گەورەیە بۆ خەڵکەی کە تووشی بووە، بەڵام هۆکارەکەی سروشتیە. زەبر هەیە ئەکرێ هێواش و خاو بێ، بۆ نمونە وشکە ساڵی، ئەمە زەبرێکی هێواش و خاوە و کار ئەکا لە سەرمان. زەبر هەیە ئەکرێت دووبارە بێتەوە، بۆ نمونە کاتێک کە مناڵ خراپ مامەڵی لەگەڵا ئەکرێت، جا ئەگەر دەرونی بێ، ئەگەر جەستەی بێ، ئەگەر ئیهمالکردن بێت، ئەگەر لە ڕووی سێکسیەوە مناڵێک خراپ مامەڵی لەگەڵا بکرێ بە شێوەیەکی بەردەوام، ئەمە هەر زەبرە. هەروەها لە کاتی جەنگ و ڕوودا بێگومان من تەرکیزم زیاتر لەسەر شتە کانەکە زیاتر لە کۆمەلگایە ڕوئە، بەڵام بێگومان جەنگ خۆی ترۆمایە، بۆ کەسێک کە بەشدار ئەبێتیایە، بۆ کەسێک کە خەڵکیش ئەکوژێ لە جەنگا، بۆ کەسێک کە هاوڕەکانیشی ئەکوژرێت، هەمان زەبری دەرونیە. دکتۆرە جەستەی مرۆڤ و دەرونی مرۆڤیش چۆن وەڵامدانەوە بێت بۆ ئەم ڕووداوە ناخۆشانە؟ ئەو نیشانانە چیە کە تیا دەرەکەوێت؟ ئەو نیشانانەی کە تایە دەرئەکەوێت سیرکە لە کاتی ڕووداوەکەیە شتەکان بە شێوەیەکە و لەوانەیە بە هەمان شێوە. جاران زۆر جار دەروون و جەستە بە جیاواز باس ئەکرا،
بەڵام ئێمە دەروون و جەستەمانی یەک شتە زۆر پەیوەند دەبێتەوە بۆ لەبەرەوەی کۆ ئەندامی دەماریمان کە مێشکە و دەمارەکانەیە بۆ جەستەمان بە هەموو جەستەمانە بڵاو بۆتەوانێ ئێمە دوو جۆر یادەوەریمان هەیە یادەوەری ناوەکی و یادەوەری دەرەکیمان هەیە یادەوەری ناوەکی لەو ڕۆژەوە کە دروست ئەبین لە سکی دایکمانە دروست ئەبێت باشە یادەوەری ناوەکی وەکو چی وەکەوەی کە بۆ نمونە بە شێوەیەکی سادە تۆ فێری پاسکی لێخوڕی نەبی فێری مەلەوانێبی فێری کردەوەیەک ئەبی ئەمانە یادەوەریەکە لە جەستەمانە خزنی ئەەکە ئەمە پێویستمان بەوە نیە بڵێن چۆن سیارە لێ ئەخوڕین چۆن بۆ نمونە چا لێ ئەنێم هەموو ئەمانە یادەوەری ناوەکی و خۆی خزنە بە هەمان شێوە یادەوەریەکان لە جەستەمانە خەزن ئەبن لە کاتی کە زەبرەکە ڕوو ئەیا لێمان جەستەی ئێمە دەروون و جەستەی ئێمە چەند کاردانەوەیکی هەیە کە بۆ کاردانەوانە ئەوترێ کاردانەوەکانی سەرڤایڤال کاردانەوەکانی خۆڕزگارکردن کە چەند جۆرێکە کاتێک کە ئێمە هەست بە مەترسیەک ئەەکەین هەوڵ ئەین ڕوبەڕووی بینەوە ئەمە پێوترێ فایت واتە ئێمە ڕوبەڕوو ئەبینەوە ئەجەنگین کاتێک کە هەستەکەین ئەو مەترسیە زۆر گەورەترە لە سەرمان واتان بۆ نمونە دوژمنەکەم یا ئەو کەسەی پەلامارم ئەیا زۆر لە من بە قووەترە بیر لە ڕاکردن ئەەکەمەوە کاتە پێوترێ فایت ئەند فلایت بۆچی فایت ئەند فلایت یا ڕوبەڕووبوونەوە و جەنگان لەگەڵ ڕاکردنە هەمان دایمەن بەیەکەون لەبەرەوەی لە جەستەمانە هەمان کاردانەوە ڕوئایات لە دەروونمانە هەمان کاردانەوە ڕوئایات یا جۆرێکی تر لە کاردانەوە هەیە کە پێی ئەوترێ بەستن یان چاقین یان وەکو چۆن فریز ئەبیت ئەمە زیاتر لە مناڵە ڕوئەیە بەڵام بەگومان لە گەورەشا ڕوئەیات ئەمە کاتێکە کە مەترسیەکان زۆر ئەبێ لە سەرمان هەست ئەەکەین ئێمە نە ئەتوانین ڕاکەین نە ئەتوانین ڕوبەڕوو بینەوانێ بۆی ئەڵێن زیاتر لە مناڵە ڕۆیەچکە مناڵ بێتواناترە بەرامبەر زۆر لەو زڵمانی کە بەرامبەری ئەکرێت بێگومان لە ئاژەڵەکانی شا هەیە بۆیە زۆر جار پشیلەیەک یان گیانەبەرێکی تر ئەبینین لەسەر جادە سیارەی لە یاوە چونکە کە تیشکی ڕووناکی سیارەکە بە خێرایی لێ ئەیات و ڕۆشنی سیارەکە ئەوان تووشی فریز ئەبن نە ئەتوانن ڕاکەن نە ئەشتوانن بجوڵێنەوە بەرئەکەون ئەم جۆرە وەکووتمان لە گەورە شاهەیە لە ئێمە شاهەیە کاتێ ئەزانی مەترسیەکە زۆر لەوە زۆرترە کە مێشکمان تەحملی بکە مێشک خۆیدا ئەخرێت جەستەش بەرگە ناگرێت سڕ ئەبین لە شوێنی خۆمان ئەگەر لەوە قورستر بوو لەوانێ ببورێنەوە بۆچی ئەمە گرنگە چونکە ئەم کاردانەوانە ئەگەر زۆر تون بێ لە جەستەی ئێمەیە دواتر دوای ئەوەی زەبرەکە کۆتاییەت جەستەمان لەگەڵ هەموو تریگەرێکە تریگەر واتە هەر شتێک کە بیرمان ئەخاتەوە جەستە و دەروونمان بیر ئەخاتەوە بۆ ئەو زەبرەی کە ڕوویاوە هەمان کاردانەوە تیانمانە ڕوئایات بۆیە ئەبینی کەسێک لە جەنگ گەڕاوەتەوە یا کەسێک ئەزمونێکی خراپی کردووە بەبێ هۆ تووڕە ئەبێ یا بە هۆکارێکی پشکۆلە تووڕە ئەبێت بە هۆکارێکی گەورە دڵی ئەڕەنجێت دوورەکەوێتەوە لە خەڵک ناڕەحەت ئەبێت ئیشەکانی بەباشی پێ ناکرێت ئەمە جۆرێکە لە جۆرەکانی کاردانەوە دکتۆرە ئەکرێ هەموو ڕداوێکی ناخۆش ببێتە ئەنی کاریگەری درێژخان بەجێ بهێڵە لێرەیە باسی لێکۆڵینەوەیەکت بۆ ئەەکەم کە پێ ئەوترێت ACE Adverse Childhood Experiences لێکۆڵینەوەیەکە کە لە دەپرسیار پێکاتوە باسی ئەزمموی نەهامەتیەکانی مناڵی ئەکات ئەم دەپرسیارە کۆمەڵێک شتی جیاواز ئەپرسێت کە پێش تەمەنی 18 ساڵی ڕوویاوە ئەم لێکۆڵنەوەی کەم جار لە ئەمریکا کراوە ئێستا لە زۆر شوێنە ئەکرێ و پرسیارەکانیشت زۆر دەست ئەکەوێت گەریەکێ بێ بۆ خۆی بکات لە ئینتەرنێتە ئەتوانێت دەستی بکەوێت گرنگی ئەم لێکۆڵینەوەیە چی بوو بێنرا ئەو خەڵکانەی کە هەر بوتمان هەر پرسیارە و باسی ئەزمونێک ئەکات کە لە مناڵیا ڕوویاوە تەبعاً ئەزمموی ناخۆش یا گرفتاوی یا زەبراوی ئەو خەڵکانەی کە لە چوار ئەزمون و زیاتریان هەیە ڕێژەی توشببوونیان بە نەخۆشی شەکرە بە نەخۆشیەکانی دڵ طبعاً ژمارەکان ناڵم لەبەرەوەی زۆرە زیاترە ڕێژەی توشببوونیان بە نەخۆشیەکانی جگەر هەوکردنی جگەر زۆر زیاترە لە خەڵک 1200 جار لە 1200 جار زیاتر هەوڵی خۆکوژی ئەین ئەو خەڵکان ئەمە هەنێ نەخۆشی تری جەستەی و دەرونیشان توشببوون بە خەمۆکی و نەخۆشی تریشان زۆر زیاترە لە چاو ئەو خەڵکانی کە سکۆرەکەیان سفرە واتای تووشی هیچ ئەزمونێکی ناخۆش نەبوون لە مناڵیە ئەو خەڵکانی کە سکۆرەکەیان لە 6 و زیاترە ڕێژەی مردنیان 20 ساڵ زۆرترە لە خەڵکی ئاسایی کە سکۆرەکانیان سفرە کەواتە زەبر و ترۆما کاریگەریەکی زۆری لەسەر ژیانی مرۆڤەکان هەیە کاریگەری نەرێنی هەیە بەڵام لێرەیە وەڵامی پرسیارەکە تێمەوە وەڵامە خۆشەکە ئەوەیە مەرج نییە هەموو کەسێک
کە تووشی زەبرێکی دەرونی ئەبێت بەم ئەزمونانەیە بڕوات. خەڵکێکی زۆریش هەن کە زەبری دەرونیشیان هەیە بەڵام لەلایەنی شلگیریەوە باشترن و شلگیری واتە ڕزیلیانسی توانای مرونەتێکی زۆرتریان هەیە کە شلگیری خۆی شتێکی تاکەکەسی نیە. شلگیری بەشێکی توانای ناوەکی خۆمانە بەشێکی ئەو هێز و یارمەتیانەیە کە ئێمە لە دەرەوە وەری ئەگرین لە خەڵکی دەوری خۆمان وەری ئەگرین. بۆیە بەشێکی زۆر خەڵک ئەکرێت کاتێ بە ئەزمموی ناخۆشە ئەڕۆن تووشی ئەم دەرەنجامە ناخۆشانە نەبن ئەگەر یارمەتی بدرێن و لە هەمان کاتە شتێکی ترمان هەیە کە گەشەکردنی دوای زەبرە. هەندێک خەڵک هەن ئەبن بە خەڵکی زۆر باش. ئێمە ناوی زۆر فەیلسوف و خەڵکی بەناوبانگ هەن کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کە بە ئەزمونێکی زۆر ناخۆشە ژیاون و دوایی بوون بە خەڵکێکی زۆر بە پێگەیشت و بێگومان لە ناو خەڵکی ئێمەشە خەڵکی زۆر بەتوانە هەیە کە لە دوای ئەزمونە ناخۆشەکانەوە گەشەیان کردووە توانویانە یارمەتی خۆیان و دەور و پشتی خۆشیان بن. دکتۆرە زۆر کاتە بیستین کە یەکێک بوون لە مناڵیە تووشی ڕووداوی هاتووی زۆر ناخۆش بوو بێ دواتر ڕەنگە نەتوانێت بچێتەوە ناو سارەوەیان ساقی بکە. بەدڵنیایی ئایا ئەمە چێت ئەین تەنگەژەی پاش زەبری دەرونی پێناسەیەکی مامۆ بکەیت؟ تەنگەشەی پاش زەبری دەرونی لەگە یەکەم پێناسەی زەبرمان کرد ئەمە ئەبێت کە زەبرێکی گەورە لە ژیانە ڕوویە بێت. نیشانەکانی تری ئەگەر زۆر بە کورتی بۆت باسکەم خۆلادانە. ئەو کەسەی کە تووشی زەبرێکی گەورابێ بەردەوام خۆی لایەت خۆی لایە لەو شوێنە لە دەنگ لە باسکردنی خۆی لایە لە هەر شتێک کە یادەوەری ئەو ترۆمایی بیرخاتەوە ئەزمونە ناخۆشەی بیرخاتەوانێ. نیشانەیەکی تر چییە؟ ئەزمونەکە بەردەوام دووبارە بێتەوە بووی خەوی پێوە ئەبینێت بەبێ ئەوەی بێوێت یەتەوە خەیاڵی وەکو وێنە وەکو شکڵ وەکو شتێک ئەنجاکە یادەوەری ترۆما پارچە پارچە خەزن کراوە لە مێشکمانە وەکو یادەوەریەکی تر نییە. کاتێ ئەمڕۆ بۆ ئەگەر پێم بڵێ ئەمڕۆ چیت کردۆ منەتوانم هەنگاو بە هەنگاو پێت بڵێم ئەمڕۆ لە دوای لە خەوهستان چیم کردووە. بەڵام کە ترۆما ڕوئەیات نە من یا ئەگەر کاریگەری هەبێ لە سەرمان نە من نەهە تۆ نە هیچ مرۆڤێکی تر ناتوانێت بە جوانی بۆت باسکا بە تەرتیب پارچە پارچە بیری ئەکێتەوە کات و شوێن لە دەست هەست ئەکا لەو کاتەیە ژیاوە بۆیە و خەویشی پێوە ئەبینێ و یەتەوە بەرچاوی ئەمەش وا ئەکات کە کەسەکە نیشانەکانی تر دروستەکەوێکە لایەنی سۆزداری لایەنی عاتفی لایەنی دەرونی جێگیر نییە هەڵ ئەچێت تووڕە ئەبێ ناڕەحەتە بێ دڵتەنگی زۆری هەیە و لەوانەشە سڕ بێت شەرنە ئیلا ئێمە نیشانەکانی تونوتیژیمان هەبێت کەسەکە لەوانەیە زۆر خەمۆک بێ زۆر سڕ بێ زۆر بێتاقەت بێت. دکتۆرە هەچەند باسی هەنێک لە تریگەرەکانیش کە حەزەکەم بە شێوەیەکی زیاتر بە ورتری باسی تریگەرەکانی PTSD بکەیت یان تەنگەژەی پاش زەبری دەرونی لە شوێن و لە کەسەکانەوە. تریگەر واتە بیرهێنەرەوەی یادەوەریەکی ناخۆش باشە. تریگەر ئەکرێ ناوەکی بێ ئەکرێت دەرەکی بێت زۆر بە سادەی. ناوەکیەکان چییە؟ ئێمە لە کاتی زەبرە دەرونیەکەیە هەستمان بەچی کرد؟ دڵمان پەلەپەلی کرد دڵمان تێکەڵ هاو تەنگە نەفەس بووین ئازارێکی جەستەیی دڵ تێکەڵ هاتن کێشەیەکی ڕیخۆڵە فرمێک لە چاو هاتنێک هەر شتێکی تری جەستەیی کە لەو کاتی ڕوودانی ڕووداوە ناخۆشەکە بەسەرمان هاتووە هەر کاتێک بە هەر هۆکارێکی تر ئەو هەستە لە ناو جەستەمانە دروست بێت ئەمان باتەوە وە ڕووداوەکە وا هەست ئەەکەین لە کاتی ڕووداوەکە ژیاین ئەمە تریگەریان بیرهێنەرۆ ناوەکیەکان بیرهێنەرۆ دەرەکیەکان ئەو شتانن کە لە ڕێگەی هەستەکانی ترەوە ئێمە هەستمان پێکردووە بۆ نمونە چیمان بینیوە بۆ نمونە تۆ لە جەنگە دوور لە تۆ کەسێک لە جەنگە چەند چەکدارێکە بینێ بە شێوەیەکی دەموچاوی دیاریکراوە بە جلوبەرگی دیاریکراو کێنە سەر ماڵەکەی دەستدرێژیەکەن شتەشکێن ئازێتیان ئێن هەر کەسێک ئەبینێت بەو شکڵانەوە بەو دەموچاوەوە بۆ تعبیری دەموچاوەوە بەو جلوبەرگەوە ئەگەر ڕێک ئەو بەو شێوەیەش نەبێت لەو شێوەیە بچێت بیری ئەکەوێتەوە ئافرەتێک کە دەستدرێژی سێکسی کراوتە سەری بە مناڵیە بە گەورەی کاتێکە لەوانەیە هەر پیاوێک ببینێت بترسێت و حاڵەتی واشمان بینیوە بەداخەوە کە هەموو شتێکەکە بۆی بەرپیاوەکان نەکەوێت زیاتر لە ناو ئافرەت ئامێنێتەوە بۆ لەبەرەوەی لەلایەن پیاوێکەوە عەزێتی راوە کەواتە لە ڕێگەی هەستەکانەوە کە لەوانەیە بینین بێ لەوانەیە بیستن بێت لەوانەیە هەستی بەرکەوتن بێت لەوانەیە بۆنکردن بێ لەوانەیە تامکردن بێ هەستی بەرکەوتنەکان وەکو چۆن بۆ نمونە کەسێک لە زیندانە لە کورسیا دانیشانووە و ئازاریان ناوە تەعزیبیان ناوە کاتێک کە بەو شێوەی لەسەر کورسی دانیشێت هەمان هەستی بۆ ئەگەڕێتەوانێ هەمان یادەوەری بۆ ئەگەڕێتەوانێ
خواردنێکی چۆنی خواردو یا تامی چی لە دەمیا کردووە لەو کاتەیە کە زەبرەکە یا ئەزمونە ناخۆشەکە ڕوویاوە لەگەڵ یابیری ئەکەوێتەوانە. زۆر خەڵکەیە خواردنێک ناخوا چونکە یا دەورێکی ناخۆشی بیرەخاتەوە. دکتۆر چۆن ڕێگربین ئەو زەبرە دەرونیانە بێتە هۆی نیشانی درێژخان بەجێ بهێڵە بێتە هۆی تەنگەژەی پاش زەبری دەرونی؟ ئەوەی کە ئێمە پێمانەکرێ من تەرکیز ناکەمە سەر جەنگ، تەرکیزەکەمە سەر شتانی لە ژیانی ڕۆژانەمانە ڕوئایەت. یەکێک لەو زەبرانەی کە لە مناڵیان ڕوئەن و لە گەورەییشا کاریگەرێکی زۆری لەسەر تاکەکان هەیە ئەو جۆرە خراپ مامەڵەکردانەیە کە لەگەڵ مناڵە ڕوئایەت. ئەگەر خێزانەکانە بەڵێ بێگومان چونکە زۆربەی کات هۆکارەکەی خێزانە و کەمترین کات هۆکارەکەی کەسێکی دەرەوەی خێزانە و بۆ بەرچاوڕوونی خەڵکی شەر نییە ئەو زەبرەی بەرمناڵەکەکەوێت دەستدرێژی جەستەیی یا دەرونی یا سێکسی بێت. زۆربەی زۆرترین جۆری خراپ مامەڵەکردنی مناڵ ئێهمالکردنە، پشتگوێ خستنە کە لەوانەیە خەڵک پێی نەزانێ بڵێ من جلی بۆ مناڵەکەمە کڕمونانی ئێمێ و نازانم چی ئەی نبینی لە ڕووی دەرونیەوە تۆ مناڵەکەت گرنگی پێنایە یا دانیشتوی بە دیار مسلسلەکەتەوە یا دانیشتوی خەریکی شتەکانی خۆتی مناڵەکەش پێویستی بە عەتف و حەنانە لێمانەوە کە نایینێ. ئەمە یەکێکە لەو هۆکارە گرنگانی کە کاریگەری زۆری لەسەر مناڵ هەیە. ئەو هۆکارە یارمەتی دەرانە چین کە ئێمە خۆمانی پێپارێزی بوونی پەیوەندی باشە. کاتێ ئێمە پەیوەندیمان باش ئەبێ لەگەڵ خۆمان و دەور و پشتەکەمانە، کاتێک ئێمە یارمەتی خۆمان و دەور و پشتەکەمان ئەین بەردەوام، ئەمە ناڵێم ئەمان پارێزێ بۆی کە تووشی زەبری دەرونی نەبین، بەڵام یارمەتی دەرێکی باش ئەبێ بۆمان کە لی دەربینەوانێ و زۆر لێ کۆڵینەوە پیشانیەوە کە پەیوەندیە باشەکان شەرنێ ئێمە تەنها هاوڕێی زۆر نزیک و ئەندامی خێزانی زۆر نزیک بێت، تەنانەت پەیوەندیە کورتە دوورەکانیش کاریگەری باشی لەسەر تەندروستی دەرونی ئێمە هەیە. پەیوەندی کورتەکان وەکوچی بۆ نمونە تۆ لە دوکانێک شت ئەکڕیت ئەگەر دوکانارەکە ڕووی خۆش بێ لەگەڵتا کاریگەرێکی باشی هەیە لەسەرمان. کاتی ئێمە بەڕووی مناڵێکەوە پێ ئەکەنین زەردەخەنێک بۆ مناڵێکەکەین لەسەر شەقام، ئەمە کاریگەری باشی بۆ تەندروستی دەرونی خۆمان و مناڵەکەش دروست ئەکات. کاتێ تۆ لەگەڵ زەمیلەکەتە لەگەڵ هاوکارەکەتا لە شوێنی ئیشت بێ یا لە خوێندن بێ یا لە هەر شوێنێک بێ کە بەس ڕوویەکی خۆشت ئەبێ کە بەس وەڵامدانەوەیکی باشت ئەبێ، هەموو ئەمانە کاریگەری باشیان ئەبێ لەسەر تەندروستی دەرونی ئێمە. دکتۆر چاڵەگەیەک هەیە بۆ نمونە وێنە کێشان یاخود نووسینەوەی یادەوەرەکان، ئەمانە تا چەندێک سوودیان هەیە لە ڕوبەڕووبوونەوەی زەبرە دەرونەکانە ها لەگەڵ وەرزشکردن و بۆ خۆمان گرنگیدان بە خۆمان بە شێوەیەکی گشتی گرنگە. ئەوەی کە باسم کرد پەیوەندی باشە، زائیدەن گرنگی بە خۆدان زۆر شت ئەگرێتەوە، وەرزشە، خواردنی باشە، خەوی باشە، هەر شتێک کە ئێمە دڵمان پێ خۆش وێگەر کاتێک تەرخام بکەین و بۆ خۆمانی بکەین یارمەتیمانەیە. بەڵام بۆ کەسێک کە ئەزمموی تەنگەژەی دەرونی قرسی کردووە، تووشی ئەزمونێکی ناخۆشی هەیە، زەبرێکی ناخۆش و قرس هەیە لە ژیانە، ئەمە پێویستی بە چارەسەرە. پێویستەکە پزیشکی پسپۆڕی دەرونی بیبینێت، پێویستەکە بیبینین و چارەسەرەکان چەند جۆرێکن. دەرمانمان هەیە لەگەڵ ڕاوێژی دەرونی، بێگومان ڕاوێژی دەرونی جۆری جیاوازی هەیە. خەڵکی ئێمە بەداخەوە تێگەیشتون ڕاوێژی دەرونی هەر ئەوەیە تۆ بچی لای کەسێک کە متمانە و پێێتی دەردەدڵ بکەی، بەڵام ئەمە چارەسەری دەرونی نییە. دەردەدڵکردن وایە سەرسنگمان تۆزێ سوک ئەکات، ناڕەحەتیەکانمان کەمەکاتەوە، بەڵام ئەمە چارەسەر نییە. چارەسەری دەرونی کۆمەڵێک تەکنیکی جیاوازە، کۆمەڵێک ڕێگەی جیاوازە. یەکێک لەوانەیە کە جەنابەت باسی کرد لەوانەیە باسکردن و گێڕانەوەی ئەزمونەکە بێت بۆ ئیتر بە شێوەی یادەوەری بێ، بە شێوەی نووسینەوە بێ لەگەڵ چارەسەرکارەکەیە. بێگومان کەویش تەکنیکی تایبەتی هەیە کە یارمەتی ئەو کەسە ئەیات لەسەر ناڕەحەتیەکانە چۆن زاڵ بێت و چۆن بتوانێت ئەم یادەوەریە ئاسایی بکاتەوانێ. بەڵام هەندێک خەڵک هەن توانای ئەوەیان نییە شتەکە بگێڕنەوە یا ئەزمونەکە لەوە قرسترەکە بیگێڕنەوە. ئەمیش تەکنیکی خۆی هەیە، ڕێبازی دەرونی جیاواز هەیە کە یارمەتی ئەو خەڵکانە ئەیات کە نایانەوێت یا ناتوانن ئەزمونەکە باس بکەن. دکتۆر زەبری دەرونی ئەکرێ بێتە هۆی نەخۆشی دەرونی تر بۆ نمونە خەمۆکی بێت بەدڵنیایی وەکو لەو لێکۆڵینەوەش بۆم باس کردیت. شەرت نییە کاتێککە ئێمە ئەزمونێکی قرس و ناخۆشمان کرد باوا بڵین تەنها نەخۆشی کە تیامانە دەرکەوێت تەنگەژەی دەرونی پاش زەبر یا PTSD بێ، ئەکرێت تووشی دڵە ڕاوکێ بین، ئەکرێت تووشی فۆبیا بین، ئەکرێت تووشی خەمۆکی بین. ئەو خەڵکانەی کە لە ڕووی جەنێتیک و وراستەتەوە معڕزم بۆی تووشی نەخۆشیە سایکۆسەکان بن، ئەکرێ نەخۆشیە سایکۆسەکان تیانە دەربکەوێت.
ئەکرێت تووشی ئیدمان ببین. ئێستاکە لە هەموو عالەمە باس تەرکیز لەسەر ئەوەیە هۆکاری یەکەمی مرۆڤ کە تووشی ئیدمان ئەبێ کە ئالوودا بێ جا ئالوودەبوون بە دەرمان بێت بە مەی و کحولەوە بێت بە قمار بێ بە هەر شتێکی تر بێت یەکێ لە هۆکارە سەرەکیەکان ئەو زەبر و ئەو ئەزمونە ناخۆشانەیەکە و کەسە لە ژیانیان ڕوبەڕووی بۆتەوانێ دکتۆرە وزائیدەن هەوڵی خۆکوشتن ئەو خۆشە باسی کرد ئایا زەبری دەرونی واکە کە کەسەکان زۆر زیاتر بەهێزتر بن زۆر کار لە سۆشیال میدیا بیستین فلان کەس بە چەندین حاڵتی ناخۆشە بە جنگ و دەست درێژیە ڕۆشتووە و کەچی ئێستا کەسێکی زۆر سەرکەوتوی لێ دەرکەوتووە بۆ باشترین نمونەش وەکو ئێمەی کورد لە هەر چوار پارچەکەی کوردستان لە باکوور لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات کە بەردەوام ئەزێت ئەیرێن و لە باشووریش کە بەردەوام کێشەی ناخۆی و ئابووری و کامە پێوترێت زەبرە کۆکراوەکان بەردەوام هەمانە ئەبینی خەڵکی بەتوانامان زۆر زۆرە خەڵک ژیانی خۆیان بەڕێ ئەکەن بۆچی چونکە شلگیری توانای مرونەت لەگەڵ زەبرا شانبەشانی یەک ئەڕوات ئێمە ناکرێ هەر زەبرەکە ڕووی یابێ لە ژیانمانە بەردەوام خێزانمان هەبووە بەردەوام پەیوەندی باشمان هەبووە بەردەوام هەوڵی خۆ دروستکردنەوەمان هەبووە بەردەوام هەوڵی بەردەوام بوون لە ژیان و خۆڕزگارکردنمان هەبووە کە نەک تەنها لە ئێمەی کووردا لە هەموو مرۆڤایەتیا بەم شێوەیە بەڵام ئێمە نمونەیەکی زیندوین بۆیە پێویست ناکە بڕۆین بۆ شوێنی دوورتر کە ئەم شتانەمان هەبووە کە تیاشیا ژیاوین و خەڵکی زۆر باشمان هەیە سەرڕای ئەم هەموو نەهامەتیە داراییە سەرەکەی خوێندکاری زانکۆکان بەردەوامن هەوڵ ئەیەن دەرەجە ئەهێنن خەڵک بە شێوەیەکی تر بەردەوامە ئەوێ ژیانێکی باشتر دروستکە سەرڕای ئەو هەموو نەهامەتی کە هەیە کەواتە ئەمە خۆی شلگیریە ئەمە خۆی گەشەکردنی ناو دوای زەبرە و شتێکیش هەیە ئەمە ڕوونی بکەمەوانێ ئێمە بۆ ئەوە نەهاتوین کە لەسەر فەرشێکی پەمەیی بڕۆین و هیچ کێشەمان نەبێت بەردەوام وەکو مرۆڤ وەکو ئەتوانم بڵێم وەک هەر بوونەوەریەک نەک تەنها مرۆڤیش پێویستمان بە کەمێک فشار هەیە زەبرنا پێویستمان بە کەمێک فشار هەیە کە زەختمان لێ بکە بۆ ئەوەی هەوڵ بین لە ژیانمانە بۆ ئەوەی خۆمان بەرەو پێش بەرین بۆ ئەوەی ژانێکی باشتر دروست بکەین بێگومان ئەزمموی ناخۆش ڕووداوی ناخۆش بەردەوام ڕوئایات لە ژیانی ئێمە لە ژیانی من لە ژیانی تۆ لە ژیانی هەموو کەسێکە بۆیە گرنگە ئێمە چۆن سێری ئەم ئەزممونانە بکەین و چونکە بەهۆی ئەو شەرحە زۆرەی کە لەسەر زەبر ئەکرا لە ئەوروپا و ئەمریکایە خەڵکی بینیان لایەنە خراپەکەی چییە خەڵکێکی زۆر ڕاهاتن بەوەی کە بڵێن من زەبرم هەیە من بە مناڵی دەستدرێژی کراوەتە سرم من بە مناڵی تووشی ئەوە بوو من ئەوم هەیە من زەبرم هەیە بۆی ئاوا ئەجوڵێمەوە بەڵام زەبر لە ژیانمانە ئەکسکیوز نییە مبەڕر نییە بۆ ئەوەی کە ئێمە ژیانێکی خراپ بژین بۆی کە ئێمە بەردەوام تووڕە بین بۆەوەی کە ئێمە بەردەوام ئازاری خۆمان و دەور و پشتەکەمان بین بێگومان بیان و بێنینەوە بۆیە گرنگە ئەم شتە بزانین و ئەوەی کە گوێی لێمە هیوادارم ئەم شتەم لێ وەربگرێ چەندێک زەبر هەبێ لە ژیانمانە ئێمە چانسی ئەوەمان هەیە کە ژیانێکی باشتر بژین ئەگەر خۆمان ناتوانین یارمەتی خۆمان بین پزیشکی پسپۆڕی دەرونی هەیە ئەتوانێت یارمەتیتان بات و بۆ شێوازی تریش هەیە کە ئێمە ئەتوانین لە ڕێگەوە یارمەتی خۆمان بین وەکو وتم پەیوەندی باش دروستکەین هەوڵ بین خەومان باش بێت کە ئەڵێم خواردنمان باش واتە خواردنمان تەندروست بێ نە زۆر بێ نەکەم بێ بەو شێوەیە کە بۆ جەستەمان گونجاوە نەک ئەوەی کاریەکە یە دەڵێ ئەمە بخۆن و ئەوە مەخۆن بەو شێوەیە ناڵێم وەرزش ئەوەنەی ئەتوانین جوڵە بکەینە ژیانمانەوە جارێکی کە ئەڵێمەوە پەیوەندی باش پەیوەندی کۆمەڵایەتی باش پەیوەندی خێزانی باش یەکێکە لە بڕبڕە گرنگەکانی تەندروستی دەرونی یەکێکە لە بڕبڕە گرنگەکانی یارمەتیدانی ئێمە بۆ ئەوەی کە گەشە بکەین و بەهۆی زەبرێکەوە بچووک نەبینەوە دکتۆرە ئێمە خێزان وەکو کۆمەڵگا چۆن توانین یارمەتی کەسێک بین کە تووشی زەبری دەرونی بووە ئێمە بەست ئەو کەسە کە ئەندامی خێزانمان بێت ئەندامی خێزانمان بەیان کۆمەڵگەش چی بکە بۆی وەکو خێزان یا وەکو هاوڕێیا وەکو خەڵکانەی کە لە دەوروبەری کەسێکین کە زەبرێکی دەرونی توش بووە بێگومان یەکەم شت ئەوەیە کە لەوێ بین ئامادە بین لەگەڵیا کە ئامادە بین لەگەڵیا بۆ معنایانێ پێی بڵین تۆ بە قووەتی تۆ بێ خۆت کۆکەی تۆ بە قووەت بی تۆ نازانم ئەم قسانە لەگەڵ ڕێزمە کەمێک بێمعنایە لەبەرەوەی ئەگەر من قوتەکەم هەبێ خۆم کۆکەم بۆ چاوەڕێ یەکێک نیم یارمەتیم بات کە ئەڵێم من مەبەستم هەموو تاکێکە هەموو تاکێک پێویستی بەوەنی یەکێک بێ یارمەتی با خۆی هەڵەسێشتی خۆی ئەکاتەوانێ بۆیە ئامادەبوونمان
زۆر جار مانای ئەوەیە کە دانیشین لای کەسەکەەوە کە لەگەڵ یابین بە بێدەنگی یا گوێی لێ بگرین یا گوێ لە ئازارەکانی ئەو بگرین یا هەستی پێ بکەین. زائیدەن لەگەڵ یابین بۆ ئەوی کە ژیانێک بتوانێت ژیانی باشتر بکە. ئەگەر ئەوەمان پێ نەکرا بێگومان ئەوەیە کە ئامۆژگاری بکەین کە بڕوا بۆ لای پزیشکی پسپۆڕی دەرونی یا بۆ لای چارەساز بێگومان چارەسەری دەرونی و دەرمان وەربگرێ بۆ ئەوەی لەم حاڵەتی کە تایەتی باش بێتەوە چونکە ڕووداوەکان ڕوئەیات بەڵام بێ ئێمە یارمەتی بیرین بۆ ئەوەی بەسەریا تێپەڕین. کۆتا پرسەرم دکتۆر ئەوەیە چۆن ئامۆژگاری چییە بۆ کەسێک کە تووشی زەبری دەرونی بووە و بکەیتە بە کۆتا قسەش؟ ئێمە وەکو پزیشکی پسپۆڕی دەرونی قەت ئامۆژگاری ناکەین بەڵام بەرچاوڕۆنی ئەین دایمەن هیوا هەیە لە تاریکترین شوێنە دایمەن هیوا هەیە. من تێ ئەگەم وەکو پزیشکێکی پسپۆڕی دەرونی بۆ کەسێک کە بە ئەزمموی ناخۆش ڕۆشت بێت چەند قورسە متمانە دروستکاتەوە جارێکی تر چەند قورسە باوەڕ بە پشت دەور و پشتەکەی بکە کە یارمەتی ئێن چەند قورسە بەوەی کە بیر لەوە بکاتەوە ژیانێکی باشتر هەیە ئەتوانێت ئەزمموی ژیانێکی باشتر بکات بەڵام هەموو ئەمانە ممکنە هەموو ئەمانە ئەکرێ ڕووبات و تۆش بە تەنهانیت و زائیدەن داواکردنی یارمەتی نیشانەی قووەتە لەبەر ئەوە بێهێزی نییە بێتوانایی نییە کاتێک کە تۆ داوای یارمەتی لە کەسێکی تر بکەی کە یارمەتیت با لەو دۆخی کە تایەتی دەربچیت لەبەرەوە داوای یارمەتی بکە داوای یارمەتی بکە لە ئەندامی خێزانت داوای یارمەتی بکە لە هاوڕێت لە هەر کەسێک کە متمانیت یا ئەدۆزیتەوە لە پزیشک لە مامۆستاکەت لە هەر کەسێک کە متمانەت پێێتی داوای یارمەتی بکە تاوەکو ڕێگەی باشت پیشان بن هەتاوەکو بەرەو چارەسەر بڕۆیت. بەس خۆش بە دکتۆرگیان زۆر بەخێوەی زۆر سپاس بۆ زانیاریەکان. سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووم. زۆر سپاس کە تا سەبینەر و بیسەرمان بوون و تا زنجیرەی داهاتوو هەر تەندروست بن.